حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بەخوای پەروەردگاری جیهان. خۆشەویستەکانم، خوشک و برا بەڕێزەکانم، نیعمەتی ئەمن و ئەمان لە چاکترین و گرنگترین نیعمەتەکانە. بەڕاستی خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە منەت ئەکا بەسەر قوڕەیشە، بەسەر ئەهلی مەکەیە، پیان ئەفەرمێ بۆ خوا ناپەرستن، با ئەو خوایە بپەرستن، فەلیعبدوا رب هذا البيت، پەروەردگاری ئەو ماڵە الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف، أو پەروەردگارەی کەوا لە برسێتی تێری کردن و لە ترس و بیمیش ئەمن و ئەمانی پێبەخشین. لە کاتێکا کە لەو سەردەما خەڵکی زۆر برسی بوو، بەڵام ئەوان تێر بوون بە نیعمەتی خوا. خەڵکی زۆر ئەترسان، لە هەموو لایەکۆ ترس ڕوویتیان کردبوو، نەیان ئەتوانی بژێن بە ئیسراحەت، بەڵام ئەوان لە ئەمن و ئەمانە ئەژیان. نیعمەتی ئەمن و ئەمان لە گەورەترین نیعمەتەکانە خۆشەویستەکانم. نیعمەتی تێری لە گەورەترین نیعمەتەکانە. زۆربەی شۆڕشەکانی دنیا ئەبینی لەسەر برسێتیە، و یەکێک لە دروشمەکانیان نانە، ئازادیە، پاراستنی ئەمن و ئەمانە. بۆیە خۆشەویستەکانم، برا ئازیزەکانم، خوشک و برا بەڕێزەکانم، حەقە ئینسان زۆر شکری خوای پەروەردگاری بکە لەسەر نیعمەتی تێری. ئەگەر خوای پەروەردگار تێری کردبێت، تێری خۆم بسمان ئەوە نییە هایلاف بژی، یعنی ئەوە نەکە ئینسان یعنی پشتی ڕاز ببێتەوە. لەبەرەوە خۆشەویستەکانم، زۆر گرنگە ئەوە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵ دەرەچێ، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵ دەرەچێ، برسێتی دەریەکا لە ماڵ، برسێتی لە ماڵ دەریەکا ئەچێ، کە دەرەچێ ئەبوو بەکر بینێ، ئەفەرمێ ئەبوو بەکر تۆ بۆچی یعنی دەرچوو لە ماڵ، چی دەریتوی کردە لە ماڵ؟ ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا ئەوەی تۆی دەرکردووە منیشی دەرکردووە کە برسێتیە. ئەمجا تۆزێک پێکەوە ئەڕۆن چیان بە عومەرەکەوێ، عومەریش بە هەمان شێوە برسێتی لە ماڵ دەری کردبوو. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بۆ نەڕۆین بۆ ماڵی فلانە کەس، یەکێک بوو لە ئەنساریەکان، لەوانەی کە الحەمدولله باخ و باخی دارخورمای هەبوو، میوەی هەبوو و دەستیشی ئەڕۆیشت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بۆ نەڕۆین بۆ ماڵی فلانە کەس، ببین بە میوانی فلانە کەس و هەندێک خواردنمان پێ بدا. چون بۆ ماڵی فلانە کەس، تەماشایان کرد خێزانەکەی لە ماڵەوە خۆی لە ماڵەوە نییە، زوو خێزانەکەی خەبەری نارد بۆ مێردەکەی و گەڕایەوە، لە خۆشییان نەیەزانی چی بکە، هەندێک خورمای سەبەتەی خورمای هێنا خسێ بەردەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئەبوبەکری صدیق و عومەری کوڕی خەتاب، بۆ ینی لە خۆشییان نەیەزانی چی بکە. ئەیوت کەس نییە ئەمڕۆ لە من وەکو بڵێ میوانەکانی لە میوانەکانی من بەڕێستر بێ، کەس نییە ئەمڕۆی ئەوەنەی من دڵی خۆش بێ کە بەهاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەردوو هاوڕێکەی. جا حیوانی بۆ سەر بڕین، پاشان بۆیانی سوور کردەوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەردوو هاوڕێ بەڕێزەکەی لێیان خوارد و پاشان کە دەرچوون و خواحافیزیان کرد، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لەتوسئەلن یومئذ عن النعیم، فەرمووی لە ڕۆژی قیامەتە خوای تەعالی لەسەر ئەم نیعمەتە لێپرسینەوەمان لەگەڵاکە. یعنی نیعمەتەکانی خوا، ئەگەر نیعمەتی تێری، نیعمەتی ئەمن و ئەمان، نیعمەتی لەشساغی، نیعمەتی ئەوەی کە خوای تەعالی زۆرێک لە خۆشیەکانی دنیای پێت بەخشیوە، ژنی چاک، مناڵی باش، شوێنێک کە شوێنی نیشتە جێبوونێکی باش، ئەمانە نیعمەتەکانی خوای پەروەردگارن بەڕاستی. جا ئەگەر ئینسان شکری خوای پەروەردگاری لەسەر بکە، خوای تەعالی زیادێکە، لئین شەکەرتم لەئەزیدەنەکم، پەنا بەخوا ئەگەر کوفریشی بکەی، ئەگەر شکری نەکەی و قەدری نەزانی، خوا لێت ێسێنێتەوە. وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید. دەی حەقە ئێمە شکری خوای پەروەردگار بکەین لەسەر هەر نیعمەتێک کە خوا پێمانی بەخشیوە، و ئەگەر نیعمەتێکیشی پێ نەبەخشی بێتین، بیر لەوانە بکەین کە خوا پێمانی بەخشیوە. ئینسان مەرجنی هەموو شتێکی پێدرابێ، بەڵام ئەوەی کە پێی دراوە با قەدری بزانێ و داوا بکە خوای تەعالی بەرەکەتی تێبخا. لەبەر ئەوە خۆشەویستەکانم، زۆر جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەسیحەتی ئەصحابەکانی کرد و پیانیە فەرموو لە دوای نوێژەکان، لە کۆتایی نوێژدا پێش سەلامدانەوە بڵێ اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك. یا ڕەبی خوایە هاوکارم بە و یارمەتیم دە بتوانم ذکرت بکەم، بتوانم
شکرت بکەم لەسەر نیعمەتەکانت و بتوانم بە جوانی بتپەرستم. بەڕاستی خوای پەروەردگار شایستەی ئەوەیە ئێمە دائیمەن لەبیرمان بێ و ذکری بکەین، شایستەی ئەوەیە لەسەر ئەو هەو نیعمەتە زۆرەی پێمانی بەخشیوە شکری بکەین و شایستەیە بە جوانترین شێوە عیبادەتی بکەین و بیپەرستین. هیوادارم ئینشاء الله ئێوە لەو جۆرە کەسانە بن کە شاکرن و قەدری نیعمەتەکانی خوای پەروەردگار ئەزانن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.